ئایا لەبەر چی یاری ئەساسینز کرید یونیتی کە 10 ساڵە بڵاو کراوەتەوە ئێستا بە هەزاران کەس دووبارە لە ستیم خەڵک یاری پێدەکات؟ ئایا بەڕێوەبەری جێبەجێەکان لە کۆمپانیای EA چی دەڵێت دەربارەی نوێترین یاریان باتڵفیلد؟ ئایا چ جیاوازیەکی دەبێت؟ لە کۆتاییدا هەواڵی نیۆمان بیست دەربارەی یاریە کە بەڕاستی خۆم چاوەڕوانم ئەویش یاری بایۆشۆکە. ئایا لە دروستکردنی یاری GTA 6 زیرەکی دەستکرد بەکاردێت و چەندێک وا دەکات یاریەکە پێشکەوتوتر بێت و دروستکردنی خێراتریش بێت؟ لەپڕا ترایلەرێکی تیزەری یاری دارکسایدەرسمان بینی بەشێکی نوێ. بۆ زانینی هەموومان و زیاتر بینەرمان بن. سڵاوی خۆتان لێبێ و سەلام عەلەیکوم بەخێر بێنەوە هاوڕێیان من میر عومەرم ئەمە زنجیرەیەکی تری پرۆگرامی سبەی گەیمینە کە هەفتانە پێشکەشتان دەکرێت بەڵام پێشەوەی دەست پێ بکەین لەبیر نەکەن لایکیان بڕگێ بکەن لە هاوڕێکانتان شێریکەن ڕای خۆشتان دەربارەی هەواڵەکان لە کۆمنتە بنووسن ئێستاش با دەست پێ بکەین. لە یەکەم هەواڵ لە ئیڤێنتێک تایبەت بە کۆمپانیای THQ Nordic نوێترین یاری خۆیان نیشانە بەشێکی نوێی یاری دارکسایدەرس کە ترایلەرێکی کورد بوو کە تیایدا نیشانی دەدەن بەشێکی تازە با بڵێن بەڕێوەیە بەڵام کاتی بڵاوکردنەوەی یاریەکەیان دەست نیشان نەکردو و پاڵەوانی سەرەکی یاریەکەشیان نیشان نەیە بەڵام بەپێی ئەوەی کە بینیمان لە ناو ترەیلەری یاریەکە لە ناو ئەشکەوتێکی ئاگری نابوون کە سێ پەیکەری تێدا بوو ئاگر لە دەمیانە هاتە دەرەوانێ ئەمەش ئاماژەیەکە بەوەی کە ئەم بەشەی کەیەت کە بڵاوەکرێتەوانێ بە شێوەیەک لە شێوەکان پەیوەندی بە بەشەکانی ڕابردووەوەیە یان پەیوەندی بە چیرۆکەکەوە هەیە بەڵام وەکوتم جارێک نازانین یاریەکەی بڵاوەکرێتوانێ و بۆ چوو کۆنسول و ئامێرێکیشیە تەوان یاریەکانی دارکسایدەرس یەکێکن لە یاریە دیارەکان پێشتر سێ بەشیان چوار بەشی لێ بڵاو کراوەتەوانێ وە گەیمرانێکی زۆر هەنێک لە بەشەکانیان زۆر بەدڵ بوو. ئایا تۆ پێشتر یاریەکانی دارکسایدەرس کردووە و ئایا چاوەڕوانی ئەم بەشەی کە جارێ زانیاری زۆرمان دەربارەی نازانین؟ یاری ئەساسینز کرید یونیتی کە لە پاریس بوو لە فەڕەنسا 10 ساڵ پێش ئێستا بڵاو کراوانێت لە پڕا گەیمەرانێکی زۆری بۆ زیاد بوو لەسەر ستیم کە لە ماوەی 24 گاژمێرە 2290 کەس یاری پێکردووە لە کاتێکە وە گوتمان یاریەکە زۆر کۆنە. باشە هۆکاری ئەمە چییە؟ ئەویش ئەوەیە لە ئێستادا ئۆلۆمپیاد لەکوێیە لە وڵاتی فەڕەنسایە و بە تایبەتیش لە شاری پاریس و لە هەرێک لە ڤیدیۆکان لە کاتی نمایشکردنی با بڵێن ئۆلۆمپیاد کارکتەری سەرەکیمان بینی کە پاڵەوان بوو لە بەشی ئەساسینز کرید با بڵێن یونیتی ئەویش بە ناوی ئارنۆ دووریان تەوان ئارنۆ دووریان بەجلەکەی تایبەت بە ئەساسینز کرید یونیتی کە مەشخەڵی ئۆلۆمپیاتی بەدەستەوە بوو دەگەڕا لە کوچە و کۆڵانەکان و لە چەند ڤیدیۆیەک شابینیمان تەبعاً ئەمە لەبەر چی کراوە لەبەری ئۆلۆمپیاد لە پاریزە و کۆمپانیای یوبیسۆفتیش کە یاری ئەساسینز کرید دروستەکە ئەویش کۆمپانیایەکی فەڕەنسیە بە شێوەیەک لە شێوەکان ئەیانەوێت با بڵێن وەکو مێژوو وەکو نیشاندانی شارەکەیان و لە هەمان کاتە یاریەکشیان هەیە تێکەڵاوی ئۆلۆمپیاتی پاریسی بکەن و ئۆلۆمپیاتەکە سەرکەوتوو بکەن و دەنگدانوویەکی زۆر دروستکراوە بە هەمان شێوەش لە پەڕەی فەرمی یوبیسۆفت نووسراوە ئاگاتان لە سەربانی ماڵەکانتان بێت لەوانەیە ئارنۆ واتە پاڵەوانی بەشی ئەساسینز کرید یونیتی چاودێریتان بکات و لە دوورەوانێت تەماشاتان بکات بە شێوەیەکی گشتی هەنێ جارۆک و پێشتری شوتمان لەوانەیە زنجیرەیەکیان فیلمێکیان ڕووداوێک ببێتە هۆکار بۆ ئەوە یاریەکی ئلکترۆنی دووبارە ناوبانگ بەدەست بێنێتەوان و ببێتەوە بە ترند و گەیمرانێکی زۆریش یاری پێ بکەن. ئەوە تا ئێستا لە ڕێگەی ئۆلۆمپیاتی پاریسەوانەیە کە ئەم ساڵ بەڕێوە دەچێت ئێستاش حالیان بەردەوامە و دەرکەوتنیەکێ لە کارکتەرەکان بەجلی ئەساسین کرید یونیتی کە ئاماژە بە ئارنۆ دووریان ئەکات دووبارە کەسانێکی زۆر با بڵێن حەزیان کردووە یان پێشتر یانی ئەساسین کرید یونیتیان نەکردووە ویستیان دووبارە بڕۆنەوانێ پاریس لە سەردەمی کۆندا و بە یادی جاران دووبارە یاریەکە تاقیکەنەوان. یا تۆ پێشتر یاری ئەساسین کرید یونیتی تاقی کردووەتەوانێ و پێت یاریەکی چۆن بوو کە باس لە مێژوویەکی کۆنی پاریس دەکات. گەیمرانێکی زۆر لە سەرتاسەری جیهان چاوەڕێی بەشێکی نوێی یاری باتڵفیلدن تەبعاً چەند بەشی ڕابردوو ئەو سەرکەوتنە گەورەی بەدەست نەهێنا بە تایبەتیش باتڵفیلدی 2043 42 ئاندرێ ویلسۆن بەڕێوەبەری جێبەجێکار لە کۆمپانیای EA دەڵێ ئێستا تیمێکی زۆر باش و تۆکمەمان دروست کردووە بۆ دروستکردنی نوێترین بەشی یاری باتڵفیلد کە پێشتریش باسمان کرد و ئەو پێداویستیانەی کە پێویستە خستومانەتە بەردەستیان لە هەمان کاتدا ئامێری تەکنۆلۆژی زۆر پێشکەوتوو بۆ یەکێک لە باشترین
باشترین یاریەکانی کۆمپانیای EA و باشترین یاری باتڵفیلدیشمان پێشکەش بکەن. طبعاً لە ئێستادا تاگە کۆمپانیا کە ئەتوانم بڵێم با بڵێن بازاری گرتو و ڕکابەرێکی ئەوتوینی یاری کۆڵ ئۆف دیوتیە، بەڵام چەند ساڵێک پێش ئێستا باتڵفیلد لە هەنێ لە ساڵەکانیش توانی لە کۆڵ ئۆف دیوتی بەرێتەوانێ، بەڵام دەبینی چەند ساڵێکە زۆر بەلاوازی باتڵفیلد دێتە ناو بازاڕەوانێ، بەڵام چەند ساڵێکە یاری باتڵفیلد بڵاو نەکراوەتەوانێ و لە ئێستادا وەکو وتم ئەندرو ویلسن بەڵێن بە گەیمەران دەدات کە یاریەکی زۆر نایاب و تایبەتی باتڵفیلد دەبینین کە بۆ ماوەی چەند ساڵێک ئەمێنێتەوانێ و گەیمەرانیش لێیان ڕازی گەیمەرانیش لێ ڕازی دەبن. ئایا ئێوە چاوەڕوانی یاری باتڵفیلدیان گەیمەری باتڵفیلدن و ئەتانەوێت یاریەکە بە شێوەیەکی بێز بگەڕێتوانێ و ئایا ئەگەر باتڵفیلد بگەڕێتەوانێ حەز دەکەن چی تێدا با بڵێن ببوونی هەبێت؟ خۆم بە تایبەتی ئەمەوێت چیرۆکێکی تایبەت چکە لە ڕووی چیرۆکەوانێ و لە ڕووی گرافیکەوانێ لە ڕووی فیزیایوانێ یاریەکانی باتڵفیلد و بەشەکانی ڕابردوو زۆر تایبەت بوو. ڕای تۆ دەربارەی هەواڵە چی؟ یەکێک لە کارمەندەکانی پێشووی ڕۆکستار کە کاری کردووە لە سان ئاندرێس و GTA 4 ئۆبی فێرمێج لە چاوەپێکەوتێکدا دەڵێت لەو باوەڕەدام لە ئێستادا بەشێک لە یاری GTA 6 لە ڕێگەی زیرەکی دەستکورد دەوانێت دروست دەکرێت بە تایبەتی وێنە جوڵاوەکان. طبعاً بۆ ئەوانەی نازانن لە ئێستادا زیرەکی دەستکرد زۆر بەکاردێت لە ڕووی دەنگەوانێ، لە ڕووی گرافیکەوە، لە ڕووی وێنەی جوڵاوە، حتا لە ڕووی نووسینی چیرۆکەکەوانێت تۆ بیرۆکێکی پێ ئەدەی بە چەندەها شێواز چیرۆک و سیناریۆ بۆ دەئەڕێژێتەوانێ و لە ئێستادا بەشێکی زۆر لە کۆمپانیەکان سوود لە زیرەکی دەستکرد ئەبینن بۆ دروستکردنی یاریەکانیان لە بواری زۆر جیاواز. طبعاً ئۆبی فێرمێج کاتێک ترەیلەری یاریەکەی بینیوە هەندێک لە دیمەنەکانی بینیوە کاتێک کارەکتەرەکان لە پشتەوانێ قسە ئەکەن، پەیوەندیان هەیە، کاتێ بەلەمەکە بەناو ئاوەکە دەڕوات دەڵێت من بە باوەڕی خۆم ئەم دیمەنانی کە بینیوتانە لە ناو ترەیلەرەکەیە بە زیرەکی دەستکرد دروستکراوە، واتەیە وێنەکە لە ڕێگەی جەنەرەیتکردنەوانێ دروستکراوە بە شێوەی دەستی دروست نەکراوە. طبعاً دەڵێت کاتێ پێشتر یاریەکان ڤیدیۆ جوڵاوەکان بە شێوەی با بڵێن دەستی وێنەی کارەکتەرەکان و شوێنەکان و جوڵەکان کراوە، بێگومان ئەمە هونەرێکی زۆر نایاب و دەگمەنە و شوێنی خۆی بەردەوام ئەمێنێتەوانێ، بەڵام لە ئێستادا بۆی تێچوون یاریەکان کەمتر بێت و خێراتر بێت و با بڵێن ڕێگایەکی باشتر بێت بۆ ئەو یاریەکە بە شوێنی خۆی بات لە کەمترین کاتە ئەبێ زیرەکی دەستکرد بەکار بێت و لەو باوەڕێیەکە GTA 6 زیرەکی دەستکرد تایدا بەکار ئەهێنرێت و زۆریش مەزنە بێت و بەڕاستیش ڕۆکستار ئێستا کار لەوەدا دەکات. ئایا بە شێوەیەکی گشتی ڕای تۆ دەربارەی زیرەکی دەستکرد چییە؟ چونکە بە تێپەڕبوونی کاتی ئەم تەکنۆلۆژیایە زیاتر پێشکەوێت ئەوە بە شێوەیەکی گشتی دەبێتە زەرەر بۆ زۆرێک لە خەڵک، چونکە شوێنی زۆرێک لە کارەکان ئەگرێتەوانێ و پێشتریش لە سپەی گەیمینی هەفتەی ڕابردوو باسمان لەوە کرد کە بەشێک لە کارمەندان بە تایبەتیش کۆمپانیای ڕۆکستار با بڵێن گرتبوونەوەیان کردو و مانیان گرتووە کە زیرەکی دەستکرد بەکارێک بۆ ڕیکۆردکردنی دەنگ، واتە ئەکتەرە دەنگیەکان زیرەکی دەستکرد شوێنیان ئەگرێتەوانێ. ئایا ڕای تۆ دەربارەی ئەم بابەتە چییە؟ یەکێک لە دیارترین یاریەکان کە خۆم بە تایبەتی چاوەڕوانم یاری بایۆشۆکە کە بەڕاستی یاریێکی زۆر تایبەتە، فکرێکی زۆر جیاوازیە، چیرۆکێکی هەیە، بەڕاستی ئەبێت زیاتر لە جار یاریەکە بکەیە بە تایبەت لێسەری بخەین توانێت لی تێ بگەی. ماوەیەکی زۆرە چاوەڕوانی بەشی نوێین، طبعاً 5 ساڵە بێت کە ئاماژە درراوە بەشێکی نوێ لە کاری دروستکردنایە کۆمپانیای کلاود چەمبەر یاریەکە دروست دەکات. لە ئێستادا کەسێک بە ناوی سیندی ستارلایت لە منتەدا یان پلاتفۆرمی تێک فۆر گەیمز زانیاری بڵاو کردوتەوانێ کە گوایە کۆمپانیای کلاود چەمبەر چەند کارمەندێکی ئەوێت بۆ ئەوەی کە بەردەوام بن لە دروستکردنی یاریەکانی ئەو کارمەندانی ئەیانەوێتیش دەبێت شارەزا بن لە دروستکردنی گرافیک، واتە بە دوای کەسێکی گرافیک و دیزاینەرە ئەگەڕێن کە زۆر پێشکەوتوو بێت. ئەمەش نیشانمان ئەیە کە لە ئێستادا کۆمپانیای کلاود چەمبەر دەیەوێت یاری بایۆشۆک لە ڕووی گرافیکەوانێ زۆر بە شێوەیەکی پێشکەوتوو دروست بکات و بۆنەوەی نوێ ئامادەی بکات و گرافیکەکە لە ڕاستیەوانێ نزیک بێت و وردەکاریەکی یەکجار زۆری تایبێت و پێشتری شاریەکانی بایۆشۆکمان بە تایبەتی بایۆشۆک ئینفینیت با بڵێن گرافیکی زۆر بەرزیە بوو. خۆم یاریەکەم تەواو کرد، بەڕاستی زۆر بەدڵم بوو و یەکێکە لەو یاریانەش کە پێشتر لە 2023 ئاماژە پێدرا هەواڵ و دەنگۆ بڵاو بووانە کە یاریەکە لە کاتی پەرەپێدا نابوو، بەڵام 2022 بارە لە سەرەتاوانێ یاریەکەیان دروست کردوتەوانێ. بێگومان دەیانەوێت با بڵێن لەوانی ئەنریل ئەنجنی 5 بەکاربێنن و بێگومانیش بێ بەکاری بێنن و بۆ ئەوی بۆنەوەی نوێش بگونجێت و یاریەکی تایبەت و ناوازە بێ. ئایا ڕای تۆ دەربارەی ئەم هەواڵەتی و ئایا پێشتر یاریەکانی بایۆشۆک کردووە و چاڕوانی ئەم بەشەی یاخود نەخۆم؟ بێگومان بڵێ.
و لێرەدا هاتینە کۆتایی سپێ گەیمینی ئەم هەفتەیەمان بە هیوای بەدڵتان بوو بێ چێژ و سوودیشتان لێ بینیوە بەڵام لێیان نەگەن لایکیان وەرگێ بکەن و لە هاوڕەکانتان شەریک و خۆتان لە کۆمێنتە بنووسن ئەگە لە یوتیوبەوە بینەرمانی بیرن چە سەبسکرایبی کەناڵ بکەی و زەنگۆڵەکەش چالاکە بۆ ڤیدیۆکانتان باگادارکردنەوە پێ بکات ئەگە لە سۆشڵ میدیاکانی ترەوانەیە فۆلۆ و لایکی هەژمار لێیان نەگەن من بیر عومەرم لە سپێ گەیمینەوانێ سەلام عەلەیکوم